لە کوردستان نزیک بە 65,000 کەس یەکەم جارە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن دەکەن. ئەوانیش کاریگەری بەرچاویان بەسەر گۆڕانکاری لە پرۆسەکەدا دەبێت. ئەو توێژە پشتیوانی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدانی دەردەبڕن بەهۆی جێبەجێکردنی خواستی گەنجان. لە هەمان کاتدا کۆمەڵ خاوەنی متمانەیە لە نێو توێژی گەنجان و متمانەی خۆی نەدۆڕاندووە. کۆمەڵی دادگەری جێگای متمانەی ئێمەیە. زۆر سیفات هەن لە کۆمەڵی دادگەری لە حیزبەکانی کەنینە. یەکەم شت کۆمەڵی دادگەری متمانەی خۆی نادۆڕێنێ و هەروەها ڕابوردی دیارە و پاشخانێکی ئیسلامی و باگراندێکی ئیسلامی پتە و بنەمایەکی دروستی هەیە. بۆ یەکەم جارکە لە کۆمەڵی دادگەری دەنگ دەدەم، هیوادارم بتوانم ئەو دەنگدانەی من ببێتە هۆی پێشخستنی کۆمەڵی دادگەری ئیسلام. بەڕاستی نازەم هەزێکی زۆر تایبەتم هەیە کە دەتوانم ئەو ساڵ دەنگ بدەم بە کۆمەڵی دادگەری کوردستان. ئینشەڵڵا بتوانم شتێکی باش بکەم. گەنجان داوا دەکەن گەنجانی هاوتەمەنی ئەوان پشتیوانی لە کاندیدانی کۆمەڵ و لیستی 285 بکەن و متمانەی خۆیان بەو لیستە بدەن. ئەو کات کاریگەریە گەورەکە دەبینن. دەنگی خۆمم زۆر بە گرنگ زانیوە، چونکە هەر دەنگی منە ئەبێت بە کاریگەریەکی گەورە لە هەرێمی کوردستان. داوام لە هەموو ئەو گەنجانەیە کە دەنگەدەن هیوام وایە دەنگ بدەم بە لیستی کۆمەڵی دادگەری. ئەوە بەستەکە پارێزگاریەکی سەرسەخت بن لە ئیسلامەکەتان، لە دینەکەتان. ئەوە لە هەموو شتە گرنگترە. ئەگەر لیستەک هەڵەبژێری کە داکوکاری مافەڕەواکانی خود نەبێ، ئەوە هیچ سوودێکی بۆت نابێت. لێرەوە بە هەموو گەنجان ڕادەگەێنم ئەگەر بۆ یەک جاریش بێ کۆمەڵی دادگەری تاقیب بکەنەوە، ئینجا کاریگەریە گەورەکەی ببینین ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری کە بە لیستی ژمارە 285 بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات بە هەڵوێستە بوێر و نەگۆڕەکانی و بەهۆی بەخەمەوەبوونی بۆ داوا و مافەکانی هاوڵاتیان بەشێکی زۆر لە چین و توێژەکان پشتیوانی لە لیستەکەی و کاندیدانی دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.